بە بۆنەی ئازادکردنی شنگال سلااوڕێز دێنم بۆ هەموو پێشمەرگە قارەمانەکان دروست بۆ گیانی پاشێ و شەهیدانێک ئەمڕۆ خوێنی خۆیان بەخت کرد لە پێناو کوردستان و چاکبوونەوەی بۆ بریندارەکان دەخوازم و بەڕێز و تەقدیرەوەش دەستخۆشی و سەربەرزین بە دەوری جنابی سەرۆک بارزانی لە سەرپەرشتیکردنی ئەم داستانە مەزنەکەوە بۆ ئەوەی بتوانین دەستێک بدەین بە دوژمنان هەتا جارشتر نەتوانن پێ بنێنە خاچی کوردستانی پیرۆز. دەستپێکردنی ئەم داستانە تەمەن لە ساڵی ڕابردوو لە 3/8 دوژمنی تێروستی داعش پێی خاشی شنگال بۆ ماوەی ساڵێک و 3 مانگە تەمەن ئەم داستانەیان ئەم بەرنامەیە ئەرچێکی نەتەوەیە ئەرچێکی نیشتیمانیە لۆ هەموو ڕۆڵەیەکی کورد لە بۆ هەموو سەرکردەیەکی کوردکەوە بە شانازوو بە تەقدیرەوە و من وەکو پێشمەرگەیەک خۆشکەم دەخواست کە ئەمڕۆ لەگەڵ ئەم قارەمانانەی کە بە ئازادکردنی شنگال کوریان هەیە و پێشڕەوی دەکەن بۆ ماڵیان بەڵام دار جێگەی شانازیە هەباڵی ئێمە خۆشەویستی بۆیە من دەرێم ئازادکردنی شنگال هەرچێکی نیشتیمانی و نەتەوەیە و جێگەی تەقدیرە ئومێد دەکەم کەوە پێ ئەو بەرنامەی هەستێک من لە نزیکەوە لە ئاگاداری بەرنامەکە نیم بەڵام دەتوانم بڵێم بەرنامەکە بەڕێکوپێکی ئەوڕۆ بەڕێوەچووە بە پێی تەقدیراتی کە لە لای چ بە تەلەفۆن چ لە ڕێگەی ڕاگەاندنەوە زیاتر لە 90 بەرنامەکە جێبەجێ بۆ ئومێدوارم لە وەختێکی کەمتر لە وەختە قیاسەی کە لۆی دانراوە بە هەولی حکومەتی هەموو لایەکی شنگالی ئازیز شنگالی خۆشەویست بگەڕێتەوە باوەش نیشتیمان و بە ئازادی و بە سەربەرزی دانیشتوان. کاک جەمال لە هەر هێرشێکی هێزەکانی پێشمەرگە بۆ سەر چەکدارانی داعش یەکێک لە ڕێگرەکان دانانی بۆمب بۆ لەلایەن چەکدارانی داعشەوە تا چەند پرۆسەکەی خاو کردوێتەوە دانانی بۆمب لەلایەن داعشەوە؟ دیارە لە سەرەتای دەستپێکردنیەوە بکە ئەو بەرنامەیە کە دادراوە دیارە تەقدیراتی ئەوە کرا بە ئەو کەسارەتانەی کە لە بەرنامەکانی ڕابردوو چ لە ناوچەکانی کەرکووک لە ناوچەکانی مەخمور و گوێر لە ناوچەکانی تری کە بەهێرش دەکرا لێ لە شنگالیش بە هەمان تەفسیم دراسەتی ئەوە کرایەکەوە بۆ ئەوەی کە کەمتر زیان بە پێشمەرگە و پاراستی پێشمەرگە بکرێتن بەرنامەکە بڕێک بە خاوی بەڕێوە دەچیتن ئیمکانی مقاومەی بۆ شێوەنەوی بەڵام تەأسیراتی کولی هەیە ئەدانانەوەی ئەوم ئەڵغام و تەقەمەنیانای کە بۆ تەڵەب بۆ ئەوەی کە ضربە لە لەشکری پێشمەرگەی کوردستان بدەن بۆیە بەڵام بۆ پێویستیش نەبوویتە ڕێگەل و دەبینیتەوە لە هەموو خۆڵەکەدا پێشڕەوی کراوە. ئەمریکیەکان ئەڵێن هەفتەیەک بۆ 2 هەفتەی پێچێ پرۆسەی کۆنتڕۆلکردنەوەی شنگال پاش پرۆسەکەی ئەمڕۆ پێت وایە بەر لە وادەیە پێشمەرگە دەتوانێت شنگال کۆنتڕۆل بکاتەوە کە ئەمریکیەکان باسییان کردووە؟ ئەوە تەقدیراتی ئەمریکیەکانە لۆ ئەوەی بەستەوری من هەرچەندێکە گوتشم ئاگەم لە وردەکانی بەڵام لۆ ئەوەیە کە تەواو زەمانەتی ئەوەی بکەن کە ژیان بگەڕێتەوە بە نەک بە شێوەی کامل بەڵام تا ڕادەشی بگەڕێتەوە بەڵام بە تەقدیری من بۆ ماوەی 48 ساعتی تر ئەوەی ئەمن دەبینم بە تەواوی ئەو بەرنامەی کە لۆی داژ ڕابوو جێبەجێ دەکرێت. بەڵێ جەمال مۆردکە فەرماندەی هێزەکانی پێشمەرگە لە گوێر سوپاس بۆ بەشداری لەگەڵمان.